ورن بازرگانیە تر بکەین لەگەڵ خوای گەورەدا. خوای گەورە دەفەرمێ إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة أو كساني كنيوش دكن قرآن خوێنن دوایەوە نوێژیش دەکەن. ئێستا ئێوە هاتوونە ئەمە بازرگانی لەگەڵ خوای گەورەدا دەیکەن. بەیانی نوێژتان کرد، بازرگانیتان لەگەڵ خوای گەورەدا کردووە، تیجارەتتان لەگەڵ خوادا کردووە، عەسر و مەغریب و عیشا و ڕۆژەکانی تریش بە ئیزنی خوا پێشتری نوێژتان کردووە. ئەمە هەمووی بازرگانیە. وأقاموا الصلاة ئەوانە چین؟ یەڕجوونە تیجارەتەن لەن تەبوور. ئەوانە بەڕاستی بازرگانیەک دەکەن کە نوێژ دەکەن، بازرگانیە کە بە هیچ جۆرێک زەرەر و زیانی نییە، زەمانە. کەواتە ئەو نوێژێک کە تۆ دەیکەی وا نەزانی لە نەنک و باپیرەتەوە بۆت ماوەتەوە. ئەوە عیبادەتێکی زۆر گەورەیە، ئەوە بازرگانیەکی زۆر گەورەیە لەگەڵ خوادا دەیکەی، قازانجەکەی زۆر گەورەیە بەخوا. وا نەزانی چەند حەرەکەیەکە و چەند جوڵەیەکە و تەواو، چەند قسەیەکە دەیڵێ و تەواو. لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە و میهرەبان 5 نوێژی لەسەر بەندەکان داناوە، 5 نوێژ لەسەر ئێمەی موسڵمان. جا هەر کەسێک ئەم 5 نوێژە بە جوانی بکات، هیچیان نەفەوتێنێ. 5 فەرزە نوێژ بکات، هەر 5ەکەی، نەک 4 نوێژبانی تەرکەی، نە 5 فەرز، 5 سەڵاوات. ئەوەی هەر 5 نوێژەکە بە جوانی بکە و هیچیان لێ نەفەوتێنێ، ئیهمالیان نەکات، كان له عهد أن يدخله الجنة. أو عهدك وبيمانك لا إخوها خواي قورا وعدي داوا هر كسيك 5 نوێژەکە بکات خەمە بەهەشت. جا بازرگانیەک هەیە لەوە گەورەتر بێ، تۆ بەهۆی ئەم 5 نوێژە کە دەیکەی بە ئیزنی خوا ڕەزامەندی خوا دەسەکەوێ، خوا لێت ڕازیە بێ، دەڕۆیتە بەهەشتەوە. بەهەشت بە ئیزنی خوا، بە پشتیوانی خوا، بە فەزڵ و کەرەمی خوا. ئەم نوێژانەی تۆ هۆکارێکە بۆی کە بەهەشت دەستکەوێ، هۆکارێکە بۆی کە بەهەشتی پێ بکڕی. واتە تۆ دەتوانی بە ئیزنی خوا، بە پشتیوانی خوا، بەم نوێژە فەرزانە کۆشک و تەلاری ئاڵتوونی بەهەشت بکڕی، دەتوانی ڕووبارەکان و کانیاوەکانی بەهەشتی پێ بکڕی، دەتوانی باخ و دارستانەکانی بەهەشتی پێ بکڕی. ئەو دارەی کە هەر دارێک و 70 جۆرە میوەی پێوێ، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هیچیشی لە یەک ناکە، نە لە ڕەنگە و نە لە تام و بۆندا. دەتوانی بە ئیزنی خوا بەو نوێژانە بازرگانەیەکی گەورە بکەی، حۆرەکانی بەهەشت و خێزانەکانی بەهەشت بەدەستبێنی. ئایا لەمە گەورەتر هەیە؟ بازرگانیەک هەیە لەمە گەورەتر بێ؟ هەموو تەمەنی خۆت ڕاکەی، ناتوانانی 2 کیلۆ ئاڵتون پەیاکەی، بەڵام تۆ بەهەشتێک خانۆکانی وەک خانووی دنیاش نییە، خوا دەزانێت چەندێ بەرزە، چکە مرۆڤەکان درێژن. کەواتە ئەم کۆشک و تەلارە ئاڵتون و زیوانە هەیە، بەس ئاڵتونە هەیە، زیوە هەیە، ئاڵتون و زیوە، کۆشک و تەلارەکان، خشتێکی ئاڵتون، خشتێکی زیو. ئەم هەموو ڕووبارە، ئەم هەموو کانیاوە، نەوشکەکە، نە پیسی ئەگرێ، نە قەیران هەیە، نە ناخۆشی هەیە، هەمووی دەست ئەکەوێت، چونکە بازرگانی لەگەڵ خوادا دەکەی، نوێژەکانت بە جوانی دەکەی. کەواتە یەڕجوونە تیجارەتەن لەن تەبوور. ئەوانەی کە نوێژ دەکەن، بازرگانیەک دەکەن کە هیچ کاتێک زەرەر و زیان ناکە. واللهی بە ئیزنی خوا ئەم نوێژانەی کە تۆ دەیکەی هۆکارێکە بۆ چوونە بەهەشتت، بۆ کڕینی بەهەشت بە فەزڵ و کەرەمی خوای گەورە. ئایا لەوە گەورەتر هەیە؟ کەواتە ئینشاءڵڵا با لەگەڵ خوادا بازرگانی بکەین.